وەزارەتی نەوتی عێراق چەند بڕیارێکی دەرکرد. ئەمڕۆ دووشەمە 24 شوباتی 2025 وەزارەتی نەوتی عێراق لە ڕاگەیەنراوێکدا چەند بڕیار و ڕێککەوتنێکی لەسەر پرسی نەوت و هەروەها ڕۆڵی هەرێمی کوردستان لە هەناردەکردنەوەی نەوتدا بڵاو کردەوە. لە ڕاگەیەنراوەکەدا هاتووە کە وەزارەتی نەوتی عێراق پابەندبوونی تەواوی خۆی بە ڕێککەوتنی ئۆپێک پلەس و کەمکردنەوەی زیادەکانی ڕێککەوت و قەرەبووکردنەوەی بڕەکەڵەکە بووەکان دووپات دەکاتەوە. وەزارەتەکە باسی لەوەش کردووە هەموو ڕێکارە پێویستەکان دەگرێتە بەر بۆ دڵنیابوون لە جێبەجێکردنی ئەم ڕێککەوتنانە. لەوانە پێشکەشکردنی پلانێکی نوێکراوە بۆ قەرەبووکردنەوەی بەرهەمهێنانی زیادە لە ماوەی پێشوودا. ئەمەش لە میانەی پەیوەندیەکی تەلەفۆنی هاوبەش لە نێوان حەیان عەبدولغەنی جێگری سەرۆکوەزیران بۆ کاروباری وزە و شازادە عەبدولعەزیز کوڕی سەلمان ئالی سەعود وەزیری وزەی شانشینی عەرەبی سعودیە و ئەلێکساندەر نۆڤاک جێگری سەرۆکوەزیرانی رووسیا و هەیسەم ئەلغەیز سکرتێری گشتی ڕێکخراوی ئۆپێک. ئەوەشی خستە ڕوو بە پێی داتاکانی سەرچاوە لاوەکیە پەسەندکراوەکانی ئۆپێک بەرهەمهێنانی نەوتی خاوی عێراق لە مانگی کانونی دووەمی 2025دا گەیشتۆتە 3.999 میلیۆن بەرمیل لە ڕۆژێکدا کە نیشانەیەکی ئەرێنیە و پابەندبوونی عێراق بە ئاستەکانی بەرهەمهێنانی دیاریکراو دەردەخات. وەزارەتی نەوتی عێراق دەشڵێت بەردەوام دەبێت لە هەوڵەکانی بۆ قەرەبووکردنەوەی زیادەی کەڵەکە بوو لەگەڵ لە بەرچاوگرتنی پێشاتە نوێ چاوەڕوانکراوەکان بۆ وەرگرتنی نەوتی بەرهەمهێنراو لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراڵەوە و دەستپێکردنەوەی هەناردەکردن لە ڕێگای بۆڕی عێراق و تورکیا لەگەڵ پابەندبوون بە پشکی دیاریکراوی عێراق لە چوارچێوەی ڕێککەوتنی ئۆپێک بۆ کەمکردنەوەی خۆبەخشانە و بڕە قەرەبووکردنەوە داواکراوەکان.